چەپۆکی داگیرکەراندا نیشتیمانێک و پەرت و گەلێکی پەشمردەی سەد ساڵیشە بە شێوەیەکی تایبەتی نیشتیمانەکەمان لە چوارچێوەی دەوڵەتنەتەوەکاندا دابەش کراوە. لەناو ئەو دەوڵەتانەشدا دەوڵەتی تورک دوژمنی سوێند خواردووە و بە شێوەیەکی تایبەتی لە هەوڵی سڕینەوە و جینۆسایدی گەلی کوردایە. بۆ مەبەستەش ئەقڵیەتی ڕەگەزپەرستی بەرز کردوتەوە بۆ ئاستی فاشیست و کۆڵیکردن و سڕینەوەی گەلێکی 5 ملیۆنی کە لە دێرینترین گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و خاوەنی گەورەترین شۆڕشە لە مێژوودا کە شۆڕشی کوشتکاڵە. لە ماوەی ئەو 100 ساڵەدا بە هەموو شێوەیەک سیاسەتی نکۆڵیکردن و جینۆسایدی کەلتوری لەسەر ئەم گەلە پەیڕەو کردووە. لە پێناو سەرکوژنی ئەم سیاسەتەشیدا سوودی لە هەموو ئامرازێکی سەربازی و سیاسی و پەروەردەی وەرگرتووە. لە ڕێگەی ئامرازە جۆر بە جۆرەکانەوە دەیانەوێت وڵاتەکەمان بکەن بە سەرێکی تاشراو، وای لێ بکەن نەک مرۆڤەکان بەڵکو مار و نێروش بە وڵاتی خۆیانی نەزانن. جارێکی تر ئەو پێگەیەی کە گەلی کورد بە خوێنی خۆی بەدەستی هێناوە لە ناو دنیای نێودەوڵەتیدا ناشکری بکەن. لە ئێستادا دوای تێکچوونی پلانی ئەی ئەردۆگان و شکستی سەربازەکانی لە مەیدانەکانی شەڕدا لە بەرامبەر تێکۆشانی و مێژووی و مەزنی گەریلادا پیلانی بیخستۆتە گەڕ کە بەکارهێنانی هێڵی خیانەتە. لە ڕابردووشدا هەندێک جوڵە هەبوو، بەڵام ئەم جارە بابەتەکە گەشتۆتە ئاستێکی مەترسیدار و کە ئەگەر بۆیان بچێتە سەر زەرەرمەندی یەکەم گەل و دۆزەڕەواکە دەبێت. بۆیە بە پێویست و ئەرکێکی بەپەلەی هەر یەکێکمانە لە هەر گوێگە و تەمەنێکدا بێت کە بکەوێتە جوڵە و ڕێگە لە داگیرکەری شەڕی کورد بە کورد بگرێت. بەرپرسیارەتێکی مێژوویە و ئەگەر ئێستا ئەنجامی نەدەین لە دەرەوە داگیرکەر و لەناوەوە ئەم هێڵە نەویسەی خیانەت نەخشەی سڵینەوە و نکۆڵی جینۆساید و کیبرابەرانی 100 ساڵی ترمان بۆ دابنێت. ئەمڕۆ بە چاوی خۆمەوە دەبینین کە ئەردۆغانی شێت و هار و سەرشێت ئەگەر لە بەرەکانی شەڕدا لەگەڵ گەلیلادا بەچۆ کاتووە، بەڵام دەیەوێت لە ڕێگای کورد و کوردەوە دزە بکاتە نێو ماڵی کورد، دەیەوێت پیلانی ناکۆکی و دووبەرەکی لە نێوان برایانی هێزی پێشمەرگەی کوردستان و گەلیلای کوردستاندا پێکێنێ و بە یەکەوە ناکۆکیان بکات کە خوا نەخواستا ئەو کارە سروو نادات. ئێمە هەموومان شاهید بووین کە گەلیلا و پێشمەرگە لە ڕۆژاوای کوردستان خوێنیان لە یەک سەنگەردا دەرجان، لە شەنگەل خوێنیان لە یەک سەنگەردا دەرجان، لە کەرکووک خوێنیان لە یەک سەنگەردا دەرجان. بەڵام ئەگەر خوا نەخواستا شتێکی ناخۆش ڕۆ بدات ئەی بە پێچەوانەکەی چی دەبێت؟